یەکێک لەو دیاردانەی ئەمساڵ لە پشووی هاویندا زۆر باوە خولی بەهێزکردنی خوێندکارانە کە ژمارەیەکی زۆر لە خوێندنگا حکمی و ناحکمیەکان هەستاون بەکردنەوەی ئەم جۆرە خولانە لە پێناو بەرژەوەندی خوێندکاراندا. خوێندکارانیش بە شێوەیەکی بەرچاو و جیاوازتر لە ساڵانی ڕابردوو بەشداریان کردووە. سەبارەت بە بیرۆکەی کردنەوەی خولەکان ناو قوتابخانە حکوومیەکانە ئەگەڕێتەوە بۆ ئەو کاریگەری کە لەسەر تاوانەکردنی مەنهەج لە بایکۆت و لە دواکەوتنی خوێندنا دروست بوو بە تایبەت ئەم ساڵ جیاواز بوو لە ساڵانی پێش و بایکۆتی ئەم ساڵ لەگەڵ داوام نەکردنی ڕۆژی شەمە و درنگ دەستپێکردنی داوام وای کرد زۆربەی مەنهەجەکان تەواو نەبێ ئەمەش کاریگەری لەسەر ئاسی زانستی خوێندکارانە بێ لەبەرەوە وەک بیرۆکە لە زۆربەی قوتابخانەکانە بیرۆکەی کردنەوەی خولەکان هاتە پێشەوانێ و بۆیە بەو ئەمساڵ ڕەنگە بەراورد بە ساڵانی پێش و خولەکان لە قوتابخانەکانە زیاتر بێ. جگە لە خوێندنگاکان پەی مانگا ئەهلیەکانیش وەک ساڵانی ڕابردوو درێژیان بە کارەکەیانداوە و نەک تەنها بابەتی زمان بەڵکو شان بەشانی خوێندنگا حکومیەکان وانەکانی قۆناغی بنەڕەتی و ئامادەیی دەوترێتەوە. ئێمە وەکو پەیمانگای فێربوون هەل لە قۆناغی بناڵی هەمانە تا باڵێن تەلەبەی پۆلی 12 لە مناڵی 5 ساڵیەوە وەرەگرین کانی 5 ساڵێکی دەچنە پۆلی 1 ئێمە منهەجی پۆلی 1یان پێڵێن ئێتر یەک پانەیە تاوەکو پۆلی 8 پۆلی 8 بنەڕیەوانە پێکەوە حسابی خولی مناڵانیان بۆ کرێت باشە دوایەوەش پۆلی 9مان هەیە ئەوانە بە جیایان تێکەڵی مناڵەکان ناکرێت جا دوایەوەش پۆلی 10 و 11 پۆلی 12 ئەمانە بە هەر یەکە بە مەرحەلەی جیانی سێ مەرحەلەی جا تێکەڵی یەکتر ناکرێن. ئەم ساڵ بە بۆنەی ساڵی ڕابردوو بایکۆت و داوام نەکردن و کۆمەڵی کێشەکە هەمومان ئەزانین ئەم ساڵ زیاتر گرنگیمان یا بەوانەکانی مەکتەب بە مەنهەجی مەکتەب بۆنمە لە یەکی بنەڕەتیەوە تاوەکو هەشتی بنەڕەتی ئێمە برارماننا لەگەڵ ستافێک لە مامۆسایانی بەڕێز و لێ هاتووە وانەکانی مەکتەب بڵێنەوە بۆی ئەو فەراقەی کە بۆیان دروست بووە لێرە پڕ بکرێنەوە حتمەن هاوکاریکەرێکی باشی مناڵەکانە یعنی ڕادەیەکی باش مناڵەکان ئامادە ئەکات یعنی بۆ نمونە ئاشنایانەکە بە مادەکان بەڵام ئەگەر وەکوتم دووارەیەکەمەوە ئەگەر قوتابخانەکان مەزبوط بن ئەگەر بایکۆت نەبێ ئەگەر ئەو کێشانی کە ڕوبەری پەروەردە ببنەوە ئەوانە چارەسەر بکەن یعنی بە تەئکید مناڵێم ئەو کاتە پەیمانگەکان ڕۆڵێکی تر ئەبینن. هەر یەک لەم خوێندنگایانە لە ڕووی نرخ و ژمارەی وانەکانەوە جیاوازیان هەیە و بە چەند پێوەرێکی دیاریکراوە بڕیاری لەسەر دراوە کە لەلایەن بەڕێوەبەرێتی پەروەردەی سلێمانیەوە ئامادەکاری بۆ کراوە. بۆ هەر وانەیەک لە هەفتەکەیش 5 بەشەوانەیە لە لای ئێمە نازانم لە ئینەکانی تر چۆنە 4 بابەت کراوەتەوانەیە زانست بیرکاری ئینگلیزی عەرەبی هەموو ڕۆژێک حسەیەکە خوێنرێ بابەتێکی خوێنرێ بۆ هەر سێ قۆناغی 7 ئەو نرخەی کە وەزارەت دایناوە لایەنی زۆری داناوە لە بڕی 30,000 زیاتر نەبێ تر قوتابخانەی وایە 10,000 داناوە 20 داناوە 30 داناوە لەبەرەوە سعرەکان جیاواز هەرچەندە بەراورد بە پەیمانگا ئەهلی و ناحکومیەکان سعرەکە زۆر فەرقی هەیە بەڵام ڕێژەکە وەک پێویست نییە یعنی من لە قوتابخانەی خۆمان لە 265 خوێندکار تەنها 36 خوێندکار بەشداری کردووە ئەوەی لە پەیمانگاکانە کرێتەوانێ زیاتر بەرنامەی تایبەتی خۆیانە بەڵام ئێمە لێرە منهەجەکانی خوێندن زیاتر لە بەرچاوەگرین و ضروریاتی خوێندن لە بەرچاوەگرین بەڵام لە ئەوان بەرنامەی تایبەتی خۆیانیان هەیە عادەتەن منهەجی غەیری خوێندنگە حکومیەکانیان هەیە پێمان باشە بکرێتەوەوانە بەڵام ڕەنگە پێویستی بە گۆڕینی میکانیزمێکی تر بێ چونکە خۆی ئەمە لە غیابی پەروەردەیە ئەم خولانە بوون بە ضروریەت ئەگەر بێت و پەروەردە وەزارەتی پەروەردە خۆی میکانیزمێکی بۆ بدۆزێتەوە پێم وایە باشترە بێت. ئەم خولانە لەگەڵ ئەوەی لە ڕووی ئەستی زانستیەوە سوود بە خوێندکارانی بەشدار بوو دەگەیەنێت بەڵام هەندێک لە توێژەر و لایەنە پەیوەندیدارەکان بە بواری خوێندن و منداڵان پێیان وایە لە هەندێ ڕۆوە لایەنی نەرێنی هەبێت. لە ڕاستیە هەموو کارێک هەموو ئیشێک کە ئەکرێ لایەنی ئیجابیش و لایەنی سلبیشی هەیە. لایەنی ئیجابیەکەی با باسکەین
بحكم كابلي بشوي هاوينا وقتابي هم إلى مالو يعني أركي ترينيا أما معنا أوانيا كيتر قتابي دانيشة بردوام خريكي بلاي ستيشن وآيباد وموبايل يعني أمانة بأتوانا سودك لم بشوي هاوينا وربقري ما دام أركي تري قتاب خاني لسرني يعني أركي زوري لسرشان لاتشوا سودك لم بشوي هاوينا بقري بو قشدان بردان ببهركاني بتوانا كاني بو إشاني كخوي حزيليتي أكريد بون مونا بلا دوراتي قتاب خانة وأنا كاني قتاب خانة بجت خليكي بون مونا موسيقى بجت خلي هنا روا وين كيشانة وملوانية وورزشية وخليك بك لانكي ترفيهي ببوي أم قتابية دواتن كقتاب خانة كراوة حز شوقك بو سعي كردن بو قتاب خانة بو أوهبد يعني تبقى لويك همو خليك يا همو دوريك كأتشي هاو شوي قتاب خاننيا شكوا بهما شو بيمان قال أهلية كان جاء أو دو خلاتاني كإس أكريتو ريك شوي كي قتاب خانة ورقري لبرو والا قتابية كابون مونا لرويكي سلبية وحزي بقتاب خانة نبي كدوام أكريتو رقي لي بحزي للسعينة بأمبر دوام يعني صال دوان زيمان أم للسعيابة أكري وكلانك إيجابي أم داي كانوا باو كان بيلو بكنوا كتابي كان ينبرنا بلين خليكي ترفيهية وباشتر بوغلويكا لخليكي باملين وانا كان كتاب خانة خو أجر أم قتابية خوي لو أنا كان كتاب خانة زور لاوازمو بيوستي بوهبو ك يعني وأنا كان كتاب خانة وربقري دايكو باوكا كتركيز بكنا سروي كلت شوانية كلاوازة باتنيا أوانية بخوينة يعني همو وأنا كاني ترنخوينة تنيا أوانية بخوينة كأوتيا لاوازة وانا كانت ترواز لبنه لبرو بشكي لكاتك دانه بو لانك ترفيه بشكي كمج لكاتك دانه بو اوانيك لاوازت يا دوره بخوينه بەڕێوەبەرێتی پەروەردەی سلێمانی لای خۆیەوە ئەم خولانەی وەک کارێکی باش هەڵسەنگاندووە و پێی وایە هەرچەندە ئەمە یەکەم ساڵ نییە بەڵام دەستپێکێکی باشە بۆ ساڵانی داهاتوو کە بتوانن بەردەوامی پێ بدەن. دیارە کردنەوەی خولی بەهێزکردنە خولی هاوینە ساڵانە بەپی بەرنامەیە کراوە هەموو ساڵێک هەبووە لە کۆنی شاهر هەبوو ئێستا ژەمە چەند ساڵێکەرە بەڵام ئەم چەند ساڵە بەهۆی بایکۆتەوە بەهۆی ئەوەی کە خوێندکارەکانمان نیانتوانی ڕۆژانی خوێندن لە قوتابخانەکان بەسەر بەهۆی بایکۆتەوە تۆزێک لە پرۆگرامەکان دواکەوتن بەپێی بەرنمەیەک کە لە سنووری پەروەردەی سلێمانیا داڕژرا بوو کە بتوانین هاوینە لە ڕێی خولی بەهێزکردنەوە خولی هاوینەوە بتوانین تعویزی ئەو بابەتانە بینەوە یان ئەو منهەجە بینەوە کە تەواو نەکرا بوو. هاوینان خۆی بۆ ئەو دانراوە کە خوێندکار بتوانێت پشووی تیا بات بتوانێت کارامەکانی ژیانی بڵین تیا بەهێز بکات بتوانێت حەز و ئارەزوو ئەوانەی تیا بڵین بەرەو پێش بڕوا بەڵام لەبەرەوەی ئێمە لە کوردستان ناژین و لەبەر ئەوەی کە هاوین هیچ دەواازێکی ئەوتۆ نییە بە خوێندکار کە بتوانێت ئەو حەز و ئارەزوو خولیانەی تیا بەرەو پێش بەرێت بۆیە باشترەوە کۆی کە لە ماڵەوە بێت جاگە لە ماڵی شەوە بوو ئەبینی بە دیار کەناڵەکانی تەلەڤیزیۆنەوە بە دیار ئایپاد و بە دیار فەیسبووکەوە دانیشێت کە ڕۆژانەکانی زۆر بە فیڕۆ ئەچێت ساعتی ڕۆژانیان بەخەو بە سەریەبات ئەو خولە بەهێزکردانەیان خولە هاوینانە زۆر باشتر ئەوەی کە لە ماڵەوە بتوانێت سێری ئەو کەناڵانە بکە و لە کۆمەڵی سەرچاوی جیاوازەوە زانیاری وەرگێت. بۆن نمونە قەیرانی دارایی لە ئارایە لە ئێستەیە بەشێک لە خێزانەکانی ئێمەش ینی هەژارن ڕەنگە نەتوانن ئەو پارێ دابین بکەن ڕەنگە ینی ناڵێ لە سەد وایە کاتێک قوتابیەکان بەیەکترێگەنەوە هاوڕەکان خۆیان بەیەکترێگەنەوە ئۆڵە من لە خولا بەشدار مۆڵە من لەوە بەشدار مۆڵە ئەگەر یەکێک لە هیچ خولێکا بەشداری نەکردبێ کەمێک پێی ناخۆش بێ لە ڕووی دەرونیەوە نامرتاح بێ بۆی کە بۆچی من ئەم هاوینە وەکو هاوڕەکانم نەمتوانیوە لە شتێکا بەشداری بکەم بۆچی من ینی نیمە قسێک بکەم باسی ئەو کە چیم کردووان چیم نەکرۆ لەبەرەوە هەم ینی کەمێک لایانی دەرونی بۆ ئەو قوتابیە ناخۆشە بێت و ڕەنگە بۆ نمونە لە ناو هاوڕەکانیان نەتوانێت قسە بکە ئیتر هیچی نەبێ بۆ باسکردن بێدەنگ بێیان کەمێک تووشی گۆشەگیری بکات. ئێمە تاوانە بەپی ڕێنمایەکان کەوتم لە وەزارەتی پەروەردەوەدا ڕژراوە بۆ هەر بابەتێک 30,000 کەوتمە بۆ چلوانەیە
بۆ چلوانی 45 دقەی بەڵام خۆشببختانە خوێنگاکانمە زۆربەی خوێنگاکانی کە لە سنووری ئێمە ئەو خولایان کردەوە زۆر لە نرخە کەمتریان وەرگرتووە لە خوێنکاران کۆمەڵی خوێنکاری هەژار و بڵێن ئەوانەمانەیە کە ناتوانن ئەو پارێژداوینکەن بە خۆڕایی بەشداریان کردووە. دیارە لە کاتی بایکۆتە ئێمە وتمان پرۆگرامەکان وەکو پێویست نەخوێنراویان تاو نەکراویان بە پەلە ئەو پرۆگرامانە بە خوێن کاروتراوە ینی وای کردوە کە خوێنکە بە تایبەتی بازنەی یەکمان کە پۆلی 1 و 2 3 نەیتوانێت بە تەواتی پیتەکان هەزمکار نەیتوانێت هەموو پیتەکان وەرگێت لەم خولانەیە کە ئەوانیان بۆ دووبارەکرێتەوە لە دووبارەکردنەوەکە سوودێ وەرەگرێت ئەتوانێت تعویزی ئەو ماوە بەسەرچۆ بداتەوە کە لە دەستیدا بوو. ئێمە ڕێنماییمان بۆ بەڕێوەبەری قوتابخانەکان بۆ مامۆستایان دەرکردووە کە وتومانە تا حەدلیمکان بتوانن زۆرترین خوێنکار بەشداری بکەن بە کەمترین نرخ تەنانەت ئەوانەی کە توانە شانیە بە خۆڕایی بەشدار بکەن بەڵامەوە کەوێتەوە سەر خوێنکار و کە سوکارەکەی ئامادەی مناڵەکەی بنێرێ بۆ خولانە بەڵامەوەی کەیبینین لە پەیمانگە ئەهلیەکانە قەڵەباڵیشی زۆر هەیە بە پارێکی زۆریش یان کەواتە دیارە لەوانەیە کێشەکەمان لەوایە نەبێت کە لە مەسلەی نرخەکان و لە مەسلەینەکە کێشەکە لەوا بێت کە پشووی هاوینە لەوانەیە دایک و باوکو خوێنکارەکە حەز نەکات لە کاتی پشووی خۆی بکوژێت و بە خولەوە بەسەری بێت.